من دوو شعرتان بۆ خوێنمەوە هیوادارم بێزار نەبن. ئەم شعرەی خوێنمەوە کاک عەلی لێکۆڵینەوەکەی لەسەر ئەو شعرە کردووە. ئینجانەی دڵم ئەشکێنێ و بەگوڵ و ئاشتم ئەکاتەوە، نێوان ماڵی من و باران تەنیا شەقامێکی کورتە، تۆزێ لەم لای خۆرەوەیە، ئالەوێدا ژنێک هەیە هەر وەکو من بەرسی لە عەشق ئەگرێت و زەردەخەنەی لە من ئەچێ، ماڵی ئەوان لە گەڕەکی دڵەکانە و لاربوونەوەی ملی دڵم پیشان ئەدا، بەدەمەوە پێ ئەکەنێ. پیاوێک هەیە لەوەتەی هەم ئینجانەی دڵم ئەشکێنێ و بەگوڵ و ئاشتم ئەکاتەوە، پیاوێک هەیە لەوەتەی هەم ئینجانەی دڵم ئەشکێنێ و کە دووریشە نامە بارانم ئەکات و هەموو جارێک دوای تووڕە بووم مناڵێکی گوڵ بەدەستی ترافیکەکان ڕائەگرێ، بە چەپتێ گوڵ دڵی من و مناڵەکە بەدەست دێنێ. پیاوێک هەیە تازە فێری ئەلفۆکتریف و بێ عەشقە بێ، دوای گشت شەڕێ بە چەپتێ گوڵ بۆ دڵی من مناڵەکانی سەر شەقام دڵخۆشەکە، هەموو جارێ ئینجانەی دڵم ئەشکێنێ و بەگوڵ ئاشتم ئەکاتەوە. دەقێکی ترم نووسیوە بە ناونیشانی دیمۆگرافیای دڵم گۆڕا، ئیتر خۆتان نەزانن نیشتیمان و عەشق و دایک و هەمووی جێخۆی کردوەتە لەو قەسیدەیە و هەر کەسێک خوێندنەوەی خۆی بۆ هەیە دەگومان. دیمۆگرافیای دڵم گۆڕا، گۆڕینی دیمۆگرافیای دڵێک هێندەی گۆڕینی نیشتیمان تاوانە، بەڵام خەتایەکی جوان و تاعەتێکی نیوە چڵ ناتەواوە ئەزیزی من، لەم پەراوێزی جەنگەداوە شێت دەبم، وەلێ شێتێکی جوانتر لەو عەقڵدارانەی بەلای ژیانەوە دۆشداماون، تەنیا پیتێکیش تێناگەن لە گمەگمی عاشقبوونەوەی نێوان دوو کۆترە ئازاری زامان. من هەتیوی دیار پرسیارەکانی ژیان بووم، دایکم هەر پەلەی ڕۆینی بوو بۆ کۆتایی زەوی، هەر نەیتوانی فێری ئارایشتم بکا، بوار نەبوو دووماچی ڕوومەتەکانی پڕ بەدڵ بخۆمەوە. من هەمیشە دڵمەستانە بە شوێن عەشقی نەبووە ڕام کرد و مایەک و چوتۆ بەتاڵ ئەگەڕامەوە، جار بەجاریش ڕێم ئەکرد هێندەخۆری نیشتیمانم بە دەستەکانم گواستەوە، دڵم وەک چاوت بەڕێ گرت، هێندە درەنگ وەختانە هاتمەوە بەرهەڵانێ ڕۆمانە تۆڵ و هەڵەکان ئیتر خۆم بوومە سێبەر و دووشدار مایی. ئێستا زانیم گۆڕینی دیمۆگرافیای دڵێک هێندەی گۆڕینی نیشتیمان تاوانە بە ئەزیەتە، وەلێ خەتایەکی جوان و کارەساتبارە ئەزیزەم، دەوەرەوە تاوێکی پێ ئەم نەخشە خاک ئامێزەی دڵ بەسەرکەوە، دوا کووچەی ڕوحم بگۆڕا، چاوەڕێی چیت ئەوە عەشقیش وەکو کوردبوون تاڵ بووەوە. یەکێک لە خستەتەکانی شێعرەکانی کوردانە ئەوەیە هەمیشە لە پەرادۆ هەچیشەکە، بۆ نمونە پەیوەندی لە میوان دوو شتدایە نییە و لە ئەساسە ئەو شتە پەیوەندیان نییە، ئەم پەیوەندیە دروستەکە، ئەو پەیوەندیە کە دروستێکە
ئەبێتە دەقێکی ناباو مثلا دەقی باو هەر ئەوەیە مثلا تۆ باسی بەکولەکی لەگەڵ بوو ئەوە دەقێکی باو هەموو کەسێک زانێ پەیوەندی بەکولە بەبوو یان پەیوەندی بەکولە بمەوە بەڵام تۆ بی پەیوەندیەک دامەزرێنی لەسەر دوو بابەتێکی معنەوی و بابەتێکی دەرەکی ئەو پەیوەندیە کە دامەزرێنی ئەبێتە هاندەرێک لای وەرگر بەدرەنگ کاڵ نابێت بۆ نمونام شعرەی زۆر دەمێکە خوێنومەتەوە بەسڵیبیرم نەچوو بۆ چونکە شتێک هەیە ئەوەی لە دڵەوە دەرچێت دڵ ئەوە بە عەشایرێکی بەڵام بە لایەنە هونەرێکەی هەر دەقێ توانی جیاوازی دروستکە لەگەڵ شتی سروشتی توانی شتی ناوباو بکاتە باو پەیوەندی دروست کات ئەوە لای وەرگر ئەمێنێتەوە ئەوەی زیندوتیەدا بە دەق وەرگرە من ئێستا ئەم دەقا خوێنمەوە پەیوەندیم نامێنێ بەمەوە هیچ عیلاقەم نییە بەمەوە دوایی حەز دەکەم شتێکیش بڵێم ڕەخنە ئەو بینی کارتپارەکەش ڕاستکەمەوە هەڵسەنگاندن نییە چکە کەوتم هەڵسەنگاندنە ئەبێ من پێوەرێکم هەوێ پێی قیاسکەم مەسەڵەن بۆ وەزن کیلۆغرامم هەیە لەوە ناتوانم دەچێت لەوە ناتوانم دەچین داهێنان نابێت دەق هەڵسەنگاندن نییە دەق کەشفکردنی ئەو بۆشایانەیە کە شاعر دایناوە من ئەبێ بەپێی ئەزمموی خوێندنەوە و تەجروبەی خۆم پڕێکەمەوە بیدۆزمەوە ئەگەر دەقێک من بتوانێت من کاتە خەیاڵێکی بکەوە بتوانێت من لەگەڵ پەیوەندیەکی خۆمە ئاشتم کاتەوە من باتە خەیاڵێکەوە لەگەڵ پەیوەندیەکی خۆم بێنێتەوە بیرم ئەوە دەکات دەقێکی سەر بوو توانی بۆ شایەکانی دەق دروستکە من کاتە خەیاڵێکی بکەوە ئەنجا من ئەم دەقا زۆر دەمێت بوو بەڵام نافەرمەوە بوو سازێڕایی و کاری محەممەد سەعید زەنگەدان پێیان وتم زۆرم پێخۆش چونکە خۆم هەر بە تەماڵم بەڕاستێکی ئەنجا ئەم دەقە گرنگی ئەم دەقا ئەوەیە ئەمش هاتووە ئەلێرە بڕواکە لەسەر ئەو ڕیوانە دوو ڕۆژ ڕستاوم چکە بۆ یعنی ئەوەنە ڕۆژۆتە ناو دەقەکەوە ئەوەنە من ئاوێزانی دەقەکە بوو نەمەزانی مەسەلەن چی ناونیشانێک چکە ئەو ناونیشانە ئەوە کلیلی دەقەکەیە من بۆ ناونیشانە ئەسمە ناو دەقەکە ئەو کرانەوەی دەقا بەبووی لەپەلای ئەو دەقە لەسەر چییە؟ لەسەر پەیوەندیەکی عاتیفیە ئەم پێمان ئەڵێ پەیوەندی عاتیفی هیچ پەیوەندی نییە یعنی بە نظامی سیستەمی ڕێکخستنەوە کە لەپەلای نظامێک کە ڕێکخستن ڕێکەکان هاتوچۆ ڕێکەکان بۆ نمونە ڕەنگەکانی یەکێکی بۆ وەستانە ئەوەی دیکە بۆ تێپەڕینە یەکێکی بۆ ئاگاداربوونەوەیە وایە ئەم هاتووە ئەوەی خۆشەویستی یان پەیوەندی ئینسانی بە تێپەرگایت ناڕە یعنی ئەو قانونە ئەشکێنێ بوو قانونەکەی شکاندنەوە بوو دانەوەی دەق بەرامبەر شکاندنی تەرەفدراییە ئەوە یعنی شتەکەیە بە کورتی بەسەر باڵێن هەوڵەدەم ئەوە بە جوانی هەنگاو بارگات چی نەڕوودینەکەەوە ببرە سێشمان درێژ پێشبەزی کرانەوەی دەق و ڕەنگەکانی تەرەفدرایی تەبعاً من بەستیمە بە پەیوەندی نووسەر و دەق و خوێنەر باعینەکەشم بگۆڕم شوێ باشترە ئەو تۆزە تاریکە نیشانەکانی گوتاری شعری تەنیا گوتەیەکی ڕاگوزەر دەرەکی نییە ناچی شاعر گزارش لە هەرچی شاعر وێنەیەکە بە زمان ڕازاوەتەوە ئەمەش وەرگر بە چەندین گۆشەریگای جیاوازەوە پێوەست دەکات وەک چەندی تێگەیشتین مانا دیاتە فۆرم دیرۆکە دەق بەمەش جێنشینی نیو دەقی دەبێت لێکدانەوە پرسیار و بەدوو خۆیدا پێش دەکات تەسەوور گوتەکانی دەکاتە دەچێت دەکاتێت دەواازە و داستاوەکانی دەقی پێ دەکاتەوە بۆ مانایی بەپێی پاشینەی دابشتن دەکرێت بە چەندین ڕەگەزی جیاوازەوە بۆبین بکرێت پیشەی وەرگر کۆکردنەوە و دۆزینەوەی لێگەی جیاوازەکانی پەیوەندی میوانیان ئەو باسم بەبێ بەوەی جۆناسی پاژێکی داناپڕاوی ڕەگەزەکانی دەقی گوتاری شعریە پابەندە تاقەڕەگەی پابەندی تاقەڕەگەزێک نابێت هەندێک جار دانەر گریمانەی جواناسی پێشەو دەکات
من لەم شێعرەی مشیتی دوای هێندر جوانناسین ئیهمالی کردووە بۆ کە پانێلی گوتاری دەقی شێعری بە ئاستێکی کلاسیکی ئەبات شێعریان کلاسیکی نییە لەبەرەوەی دژی ناباو جوڵاوە شێعری ئینجانەی دڵم ئەشکێنێ بەگوڵ ئاشنا شێعری کنایەوی چنە نامیکی شاعر بە چەند کیمیۆخوازیەوە لە تەک شێعری کلاسیکیدا لایەنێکی چاو فراهەم دەکات شێعرەکە بێناوبڕا بێکە ناسەناسراوە لە 21 بێت پێک هاتووە دەتوانین لە ئاستانی ناونیشانەکەیەوە یعنی لە پێدانی ناونیشانەکەیەوە دەرگای دەق وڵات بکەین هەر لە بەداییەوە بە پێوەی لێکۆتەکانی ناگارێکەوە بە مۆدەکانی بەزندەیەکەوە گریەمان دەدات لە دەنگارانێک لە ناسانم دەکات وەک چینەنیە و دەق بۆ ئەو نەزانراوە بدەڕێین کە لە پەیوەندیەکی ناممکوندا بنایەتی زووی تێک دەشکێن لە نێوان دوالیزمی تێکشاندن و بنیاتدانەوە جیزبوون و ئاژبوونەوە دەستپێ ناسکترین کۆنتترین هێمای دڵبەندی بەکاردێنێ بۆ دەکاتێ پێشەنگی پردی دڵدار بە دوودەرەوە دەق بە خوێنەرەوە پۆر بە ناوەڕۆکە دەبەستێت ئایا پرسیاری دەق و شاعیر وەک ڕەگەزی مێینە تیامانی دووپاقی ڕەگەزی نێرە بە دیوێک بنایەتی دڵی ناسک دەشکێنێ تەنیایی هەڵدەوەشێنێتەوە بە دیوێکی تر لێبوونێکدا بە کەرەستێکی دەرەکی ناسک بەگوڵ پینەی گەوهەرێکی بنایەتی ڕەسەنی مرۆڤ بە تایبەتی دڵی ئافرەت دەکات ئاشی دەکاتەوە یا سحری پەتپەتێنی یعنی لوعبە دیێڕینی سروشتی ئافرەتە سیناریۆی ئەم گەمەیە بەڕێوە دەبات ڕواڵەتێکە لە مێژووی هەژبوونی دڵبەندیدا زۆر کەڕەت دووبارە کراوەتەوە ئایا لەزەتی فرۆیدانە یان نهێنی کەشفکردنی ئاوێنەی پەیوەندیەکە ئەبین خۆی تێدا نمایش دەکات یا سحری وەڵامێکە لە نێو دەرەوشانەوەی پرسیارێکدا خۆی ماداوە کە ئینجانەی بۆ لە خۆگرتنی بنایەتێکی ناسکی وەکو ڕۆڵ سینگولێک بێت ئیتر چۆن لە هاوشێوەبوونێکدا بەگوڵ ئاش ناکات ئێمە وەرگریشتنەکەی داقە شعرێکیدا ئاش ناکات چاوکە شاعیر بە زمانی منی قسە کرد مخاطب یەکسەر لەگەڵ خوێنە قساشە بەشداری داکەکەی دەکات دەڵێت نیو ماڵی من و باران تەنیاش حەزری کرد نێوان من و ماڵی باران و تەنیا شەقامێکی کورتە تۆزێ لەم لای خۆیەوەیە ئالەوێدا ژنێک هەیە دەڕۆکو من بەرسی لە عشقە درێت و زەردەخەنەی لە من ئەچێ ماڵی ئەوان لە گەڕەکی گوڵەکانە و یاربوونەوەی ملی گوڵم شان ئەداوە بەدەمەوە پێەکەدەن چون بانیەک لە نیو کردەی سێ گێڕانەوەی جیاواز لە دەقدا پەیوەندیەکی تۆکمەدا دەنەزێت لەگەمەیەکدا چەکرە بەکرانەوەی دەق دەدات قۆناغێکی دیکاری شەریک تێدا ئاشکرا دەکات لە گێڕانەوەی یەکەمدا لە پرۆسی نامۆڵبوونی نووسیندا خودی نووسەر لە ماڵی دەق جا دەکات خۆی لە نیوان بارانی داهێنان و دەقدا بە شەقامێکی کورت جا دەکاتەوە شەقام دەرزێکە وەرگرت بە بۆشایەکانی دەق دەگەێنێت بە دیوەگەر دەرەوشانەوەی دەق بە نەما و پێوەرێک دێت داهێنان و جێنشینکردنی وەرگر دیاری بکات ئەوە شەقامێکی کورت لە دەستپێکی دەقەوە ناتوانێت لە کردەی داهێناندا گەرەنتی سەرکەوتنی دەق بەدەست بێنێت وەشەنیگای وەرگر دۆڕێت بە دیوێکی دیکە چون ڕنامێت نایەوێت وەک شاعیرێ ئەزموونی تاکڕەهەندی ژیانی بکاتە ڕێسایە پێکاتەکانی دەقی سەرکەوتوو لەسەر دنیا بنێت بۆیە لە پێناو سەرخستنی بنیادی دەقی داهێنەرانە ناچارە بە دانەپاڵی گێڕانەوە وێناکردنی دەقی دووەم بە بنووسی ناوەخن لێک بکاتە پاڵپشت و جێگیرەوەی خۆی لەناو هەر نووسەرێکی خەوتوو ئەم هاتووە ئەم نووسەر خەوتووی ناوە پێشوێن بڵێ ژنێک تۆزە لەم لای دەرەوشانەوەی دەقە تۆزە لەم لای خۆرەوەی لە ڕۆشنژەوەی دەقدا بەشندەی خۆر و ژن لە هاوتاوبوونێکدا یەک دەکات لە هەمان کاتە هەر لە ناوخۆی دەقەوە ڕاستاندنی ئایکۆنی خۆی دەگرێنێتە سەر کەسایەتی ژنێک بەوەی پرۆسەی ئەشق پەیوەندیەکی دیالێکتیە ئەگەر گۆڕانکاری هەڵدەگرێت ناتوانێت ئەگەری گۆڕانکاری هەڵدەگرێت ناتوانێت یەک
هەند یەک ڕەنگدا خۆی بنوێت نەدڵ بەرسیلە نییە یەک تامون بۆ هەڵبێت تامی بەرسیلە دوانەیە نزری و تاڵی خوێنەوە و ئاژنەوە بریندارکردن تیمارکردن نامەکوێنە ئەقوانی شدەی ئەویداری گەیشتن بە دەقی ئاشق تێپەڕاندنی ژوازەکانی بۆشایی دەق دۆڕینی تام و تامی بەرسیلە ئاژنەوە لە تەک لەم لایەکۆرەوە دەکات زاردەخانەیەک لە خۆی خۆی بچێت بەمەش لە نێوان خۆی و نووسەری خەیاڵیدا دەرهاوشتەکانی تراژیدای ئەشق فۆرمۆڵەی هاوڕابوونێکی گوناگەرەی دەکات بە جووتا لە تامی بەرسیلە هەردووکە دەخاتە نیو زەردەخانەیەکی تاڵ و نزیک پێشتر ئاماژەمان بە بنووسی ناوەخۆندا کە دەنگی شاراوەی شاعرە لێپێناوە بەڵەخستنی دەرانای شەری تا لە دەنگی کچێنی خۆی جای کاتەوە بۆڵی ژنێکی پێبەشە بە دەستەواژەی ماڵی ئەوان ئەسپەت ئیقتیداری ڕابردووی دەدات بەوەی دەمێکە لە جوگرافیای دەقی ڕەگەزی مینەدا جێنشینی مێژوویەکی نەزانراوە هەمیشە لە ملکەتی گوڵدا خۆی دووبارە دەکات لە چوارچێوەی دڵبەندیدا ملکەتی ئافرەت لە دووی خۆی دێنێ ئەمەش دەتەک لە هەندەکانی دڵگۆڕینەوە و ماپەکانی ئافرەتدا یەک نایە وە پارادۆکسێ بە شۆخیەوە بە دەمیەوە پێدەکەنێت چەند لە نیوە زیندگینەوەی ئەشق دەست وێنەر دەگەن لە یەک بە هەمان ڕادا نووسەری عاشقی دەکە تێدا دوو دەستێت بە مانایەکی دیکە دەڵێ چەند پیاوە خوێنەر بگات بە دەقی خۆشەویستی ئەوە دەردانەر بنەماکانی دەقی خۆشەویستی وەک ئافرەتێ بە مەرگ دەست پێێت پێکەنینەکەی بەونکردنی خۆی دۆزینەوەی عەشق کارەساتی پیا و عەشقەکە دەبینێت پیا و عەشقەکە بەڵام وەکو خۆی ئافرەتەکە ناکات دڵی دەشکێنێت دەیمرێنێ ئەمە دەتەک بانگشەی ڕۆڵانهاتە یەک دێت دەڵێت مەرگی نووسە لە دایکبوونی خوێنەر چەند خوێنەر لە دەق زیندوو بێت ئەوەدا نووسەر دەبێت چونە ناوێت گورێژە بە گێڕێنانەوەی سێم دەدات و دەڵێت پیاوێک هەیە لەوەتەی هەموو پنجانەی دڵم مەشکێنێەوە کە دووری شەنامە بارانم ئەکا هەموو جارێک دوای تووڕەبووم مناڵێکی بۆ بەدەستی ترافیکەکان ڕائەگرێ و بە چەپ تێگۆڵ دڵێ من و مناڵەکە بەدەست دێنێ پیاوێک هەیە تازە فێری ئەم کەوبۆی عەشقە بێ دوای گشت شەڕێ بە چەپ تێگۆڵ بۆ دڵی من مناڵەکانی سەر شەقام دڵخۆش ئەکا هەموو جارێ ئینجانەی دڵم ئەشکێنێ و بەدڵ ئاشتم کاتەوە شاعر لە مێژووی کەلتوری شارستانیەتی ڕۆژهەڵاتەوە ئەژمونێکی کوردی دەسەبێنێتە سەردا چۆنێتی پەیوەندی ئەوینداری لە نیوان ڕەگەزی نێر و مێدا دەکاتە دەرخێ لە ئاسی وەرگردا لە کۆگای دەقەوە دژاوابوونێک لەسەبەر دەکات بە وژاندنێک دەرچەکانی پرسیار لێک دەگەێنێت استراتیژی دەق ئاشکرا دەکات لە گێڕانەوەی دۆم داژنێکی کردە بنەمای پرۆسەی عەشق و خۆشەویستی لە نامۆبوونێک لە جوگەکانی دیمەنی تراژیدیای شکاندنی وێنەی لە قاڵدراوی خەون و خەیاڵی قەدیمداهاتوو ڕەگەزی مێژوویە بە پێکەنینی ئاڵەوە وانینی ڕاستەقینەی خۆی لەدەست دەدات کە بەسەر دابووکی میوان عەشق و کۆمەلگەی ئۆژوریدا دەشکێتەوە ئەمە شاعیر ناچار دەکات لە وێناکردنی پیاوێک لە گێڕانەوەی سێم کورد بکاتە نمونەیەکی گشتگیری ئەو پەیوەندیە مێژوویە لە تێگەشتنی ناچاریدا پیاوە بە ئافرەتەوە دەبەستێت لەوەتی هەیە لە کەوتنی ئافرەتدا خاڵێکی ناڵێکی واقعی پیا و خەیاڵی ئافرەتدا کانی بوون و چوارچێوەکانی ئینجانی دڵ تێک دەشکێنێت پەرادۆکس لەوەدایە کە دوور دەکەوێتەوە بەیەکێک لە ڕەگەزەکانی گەیاندن نامەبارانی دەکات ئافرەت وەکو دانەری ئەفسانەی ئەوینداریدا بەڕوانینی وێرگەڕۆک أنا مصطلح ياباني بيروت مثلا استراتيجي دفع أنا مصطلحاتي المبنية بين كاتانا سادسة شاو بق برجر ناسات مثلا كنا نعمة دكتور ولا خا الذي بدون ده بجاري كتير يدق بيت شقامة خاني أبي برادر لا لا يعني وليش كذي
ناچەمانی نازەکانی بۆ ئاشکرا ناچەمانی تەنازلات لە یاخیبوونی شماندنی ئینجانەی دڵی پێداگری شاعر برزێکی نەرێنی دەکاتە نێو پێگیربوونی پەیوەندی نێوان کێشەی یەکتێگەیشتن لە بەدۆکردنی مانادا وەڵێکی ئەرێنی بە کۆژێری هاوێتی نیمچە یاخیبوونێکی تراژیدی دەکات ئایا یاخیبوونە ئەو سیستەما کە ئەمی دووبەر ئەوی دووبارەوە دەبەستێت یان یاخیبوونێکە دەیەوێت نرخ و پێگیری شناوی گەڕێت یان یاخیبوونی پەشیمانیەکە پێگیری دزبوونەوەی دۆخێک ناکەی جارێکی تر بکەیت تووڕەبوونی ئەوی بەرامبەر ئەبای خێرانی ئایا ئەچێکی پێشنەدی مانا هەڵەشانەوەی دەکانەوەی وێنی هەندی تووڕەبوون نەرێنی بە هەوێی ئاشتیەوە ئاگای نەکراوە هەموو ڕەتکردنەوەیەک وەرگرتنی دیکە لە دوای دانیە چۆن شاعر میسری خیاڵی دەجێڕێی لە بەرامبەردا ترجاندنی ناڵە دەکاتە ئالتەرناتیڤی پیاڵە ئەوەی تەنتەکەی وەک ناڵە تێکستی زۆر ئاست باڵان خۆی پێشکەشکردین سوپاس بۆ ماڵە سەعادی من بێگومان خەیاریشێکە لە ڕەحمەدڵ لەکۆ لە ئاسپەرزەکانی ئەم شاری خۆمان ملاحەزەیەکم بە بۆی من لە پرسیارە ملاحەزەیەکم لەسەر یعنی پەرەگرافیشی بچوو لە فەرمانەوەکەت بوو لە ڕووی ماناسازیەوە من تێنەگەیشتم جەنابەت باسی کرد کە شەقام لای خاتە سنوور ئەو درزەیە کە خوێنەر و دەقەیە گەهێنێ من پێم وایە لە ڕووی لاکاسازیەوە درز ئەو فاسلەیەکی تر نایەڵێ بکەن بەڵکو شەقام هەودایەکە بۆ بێبیانکردنی شاعیر و دەق و پێشم وایە گەر مسلەبی بتوانیتەوە سوپاس تەنیا ملاحەزە دەستخۆش ئەزانی چی من لە پێشتر وتم ئیشی ڕەخنە ئەوەیە لە مۆدرن ئیشی نەکات یعنی مانای جیاواز ئەبێ بەرهەمبێنی شەقام دوو شێوەیەکە دێنێ بەڵام دوو شوێنش جیا کاتە عین نەکاتە چونکە ئەگەر جای نەکاتەوە بەیەکی ناگەێنێ من لەو تەرەپەی ئیشەکەم کە جای کرێتەوە بۆتە درس یعنی ئەو شەقامە با بڵێن ئەو شەقامەیە کە نایگەێنێ بەوەی ئەم باسی ئەو شەقامە ئاکات چونکە باسی پیاوێکەکە لە شەقامێکی ترە لە دنیایەکی ترە ئەنجە بۆیە شەقام سەگی تۆش تەواوە ئەوی توش تەواوە کە بۆ شەقام لە یەک کاتە هەم ئەدگەێنێ بە یەک هەم یەکتریش جا دەکاتەوە زۆر سپاس مامۆستا شکر فەرموو زۆر سپاس دەستی کۆمەڵی ڕێژەی کوردی خۆش بێت کامل صالح تاودۆ کە ئەندام لە تەمسری بەدەستەوە ئەندام لەو کۆمەڵە جوانە دەستی جەنابتانە خۆش بێ و بەخێرایی خاتوو چلۆنامێکەکەم گلەیشی لێ هەیە وەکو کەرکوچیەک دەبایە زووتر لە پێش هەموو کەسێ بەهاتە سۆزی خۆی بۆی لێرە کۆڕی بەستایە ئەمە پێ من خۆش بۆ شعر زوانەی من زیاتر لە ڕامانای خوێنەوەتەوە زیاتر کە بڵاوێک کاتە شێری زۆر جوان و ڕێک و پێ لێرە پرسیارەکەم یەکەم بۆ خاتوو چلۆنامێکە لێرە مەبەستی پیاوەکە مەبەستی پیا و سالاریە أنا بلا يجرح يجرح يداوي هم بنداري هم بقولك عشرة قبل يرى ما بس بيعوز عليه ركيا لو تراك لا يتعرف فاصلة كذا أمام دو بالنسبة لك الشيخ ورا رخلة ليش يجوان لو فلان ساكا بس خوز كم أمود ما دام خوز كبو كامل كذا تاو بقولك بيشتي شعر كان هم يخلنا وكذا هر أمود يعني جاني أول شيء زمان دوري جنباو خود جنباو نك جنباو ديالها جنباو نك جنباو يمكن واحد
زمان تو تجنبا لبوی کامل انت خود امون دماندو بيدخل بعد خلاص قبل كش كتاب كانت كده إن كانت إنه أنا كان يجي باس كده أنا وين دماندو زور سباس بس شنو كان لا يخوت باهر لبي والله من ذات وقولي كوي كده دعاء وجود جنابي كان سپاس دەکەم بۆ گلەیەکانت ئەوە لە دڵسۆزیدانە پارەکەش پارەکەش هەر لەو شوێنە کتێبەکەم واژۆ کرد و کردمان بە دیاری گۆڕانکردم کۆمەڵی هونەر و وێژە و ماڵەکەی کارێز ئاوادان بێ ئەگەر پارەکەوە یعنی نازانم نەتبینێ ئەومان کردەوە کۆشاییەوە پڕ کردەوە نازانم پرسیارەکەی تۆ تۆڵی من ڕخنە لە سیستەمێکی پیا و سالاری ئەگرم یاخۆ مەبەستم شخصیە من ئەڵێم مرۆڤەکان هەتا عاشقە من ئەوە دنیا مەجازیە یعنی هەر بۆخێنەوەی خۆت ئەو دنیا مەجازیەک کە نایبڵێن گیر لە هیچ ناکەین ئێڵێن و ئەینووسین بێتە منی خەڵق دوای خوێنەر ئەو دنیا مەجازیە ئەوەیە مرۆڤەکان چۆن دینووی ئەوەن ئەستێرە بگرن بەدەستەوە کە دەستیان پێی گەیشتی کرد چۆن بڵێ و سحری عەشق بەقاڵە بێتەوە ژیان پڕە لە شەڕ و ئاشتی ڕەنگە لە حەزەی نێوان دوو عاشق بێت دوو کەس بێت دوو ژن و مێرد بێت و بۆ هەمووی ئەبێەوە خوێنەوە بکەم بەس کە خوێنەوە بکەم مەسەلەن ئەبێ زۆر بە کورتی بە هەر شێرێک پارچە شتێکی لەسەر بۆ من ئاسانترە بەڵام ئەو شتە لە بەهای شاعیرەکە کەمەکەم من بۆیە شێرێکم هەڵبژار بۆی توانای شاعیرەکە دەرخەم لە ڕووی دەسەڵاتی ئەم بەسەر دەقە چەند توانیوتی کۆنتڕۆلی دەق بکە و شێری جوان بنووسێ بۆیە شێرێکی ئەژینا ئەوی تۆ لێ ئەوە خوێندنەوەیە من خوێندنەوەش نەکردەوە من تێکۆڕینەوەم کردووە بە میتۆدیشم دەست دەستان خۆش بێت هەر لە من بەڕاستی چەند تێبینیەکم هەیە یەکێک لەو تێبینیانەی لەبارەی دەقەکەی کاک عەلی یا لێکۆڵینەکەی کاک عەلی لە ڕاستیە لە ڕاستیە خوێندنەوە بۆ کتێب بۆ هەر دەقێک بێ من ئەو باش نازانم وەکو تێکست بخوێنیتەوە چونکە تۆ سەرنجی ئێمە لەگەڵ خۆتدا تۆ کە دانیشی دەقێکە خوێنیتەوە ئیتر ئێمە تەرکیزمان لای تۆ نامێت دی ئەوە ئێرتیجاری بەرامبەرم سێ چاوان کەسێک شتانە لە یادەوەریمان ئەمێنێت زاکیرەمان ئەمێنێتەوە من لەگەڵ ئەوانم ئێستا لە فستیڤاڵەکانە ئەگەر ملاحەزەت کردن بێت چیرۆک ناخوێنێتەوە پێشتر ئەدرێ بە خەڵک خوێنەوە بە قسەی لەسەر بۆیە لێکۆڵینەوە قسەی لەسەرێت شاعر خوێنێتەوە بەڵام چیرۆک ناخوێنێتەوە لەبەرەوەی ئەبێ بیخوێنێتەوە ناکرێت دراسات بە وەرەقە بخوێنێتەوە ئەمە بە شتێکی باش نازانم چونکە ئێستا تۆ لە سەرەتاوە کە قسەت کرد ئەو پەرەگرافی سەرەتا لە زاکیری منە ماوە بەڵام ئەویتر ئابر تێپەڕ بە تایبەتی کە باست لە بە باوکردنی ناباوک ئەمە لە ئەدەبیاتی پۆست مۆدێرنەیە خاڵی دووەم بە پێ تێگەشتی من بۆ بابەتەکەی تۆ ئیشت لەسەر دوو میتۆد کردووە یەکیان دەروونشیکاری ئەویتم میتۆدی هونگەراییە بەڵام تۆ ئەسڵەن باسی هیچ میتۆدێک نەکرد لە دەقەکەت يعني كان ناتشي هیچ میتۆدێک بەستووە کە ئەمە خۆت لە کۆڕەکەی من و ڕزگار جەلالی هەستان ئەم قسەیان کردوتی تۆ بە چ میتۆدێک قسە تۆ خۆت هیچ ئاماژە هیچ میتۆدێک نەدەوە میتۆدی هین بەکارهێناوە دەق و نووسەر و خوێنەر میتۆد نییە ئەوە میتۆدی دەروونشکاراییە میتۆدی مارکسیەیە میتۆدی بولگەراییەیە میتۆدی زاهیراتی هەیە ئەمانە میتۆد دەست تۆ جواب بگرە لە پۆست مۆدرن سێ خوێندنەوەمان هەیە دەق و نووسەر و خوێنەر سینەمایی شێوازگەری ئەو هەڵەشانەوە تەرکیبی من ئەوەی هینم هەڵبژاردووە دەق و نووسەر و خوێنەر ئەخە تۆ هیچ ئاماژەت بە هیچ میتۆدێک نەدا بەهەرحاڵ من ئەوە خوێنەر و دەق و ئەو بەسموو بەدەکەوە کاکە شێخ لە کۆی 21 دێڕە باش بە حاڵی خۆم هیچ باوێک و جەبارێک نەبینی بەرگەکەوتەی یەک بوو لە کوێی دێڕێکە پەرەگرافیەکە ئەمە هەیە ئەم باو شە باوە بەریەکەوت پرسیارەکەم بزەوت تۆ ئەگەر دیقەتت داوێت لە دەقەکە ئەگەر یعنی چی بیتە ناو دەقەکەوە ئەم بدایەت وتم قەدیمە بۆیە ئەو مقەدمەیەمدا لە پێشا وتم ئەم هاتووە
پەیوەندیەکی معنەوی بەستووە بە شتێکی بابەتیەوە کە باڵێ خۆشەویستی بەستووە بە ترفلایتەوە یەکەی ترفلایت ئیشی چییە؟ ڕێکخستنی جوڵەیە یەکێکەڵێ بۆستە یەکێکەڵێ ئاگادار بێت ئەفرۆ پێمات لەفلەیت بەبەستیەوە مناڵێک دەوێت گوڵە فرۆشی ئەوە وێنەی شعرێکیە تۆ نابێت دەخۆ خۆی وەرگری من ئیشی من ئەوەیە ئەم بۆ ترفلایت بەکاتێنەوە بۆ بەکارهێنی بۆ فرۆشەکە لێ بابا بۆ نمونەی ترفلایتی هێنایەوە مناڵم چێروێ بۆ بەکارهێنە باشە دژە باو باوەکە لەکوێ دژە باوەکە ئەوەیە کە تۆ هاتوویتە عێلاقێکی ڕۆحیە بەسی بە شتێکی ناڕۆحیەوە ئەنجە هاتووە لە عینە وەختە ڕخنە لەو شتە ئاگرێ ئەڵێ خۆشەویستی بابەت نییە بە هیچ یاسایەکی ترفلایتەوە نە وەستا نەزانیە نە ڕۆشت نەزانیە نە ئاگادەبوونەوە ئازانێ زۆر جار تۆ ژن لەگەڵ پیا و شەڕەکات بۆی ئاشتی کاتەوە دەرێکات بۆی بیژێڕێتەوە یعنی معناکان عکسەکاتەوە دەست خۆش مامۆستا تۆفیق فەرموو لە تورکمانی ئەڵێ هەم یاغڵەوە هەم داغڵە لە پارسی ئەڵێ هەم گازەکە هەم گاز میخورات هەم ناز میخورات والله بس هو هنا ئاماژە پێداوە لە تراتێن یعنی زوعبەیەکی کۆنی ئافرەتە یا ئافرەتێکەمی سیاسیە لە تێدا بەدەستێک تۆ هەرچی بڵێ ئەو توێ کاتە سەری بەس ئەو هەرچی بڵێ شیرینیە کاتە سەری بخير بيتي الخان كسيالك بيا شاعر مسكان أبي أزاد يعني اللي بيا مكان بقى حتما غير آثار نبي وغير معاناة نبي وغير ناؤميدي نبي يعني بيجواي نبي لشتكح بوستي ناتواني بشني خلق من هي إنه سير بلام وشر الزكاة لقل رسولتي وإنسانيتكي إكنا قريتو أو شعرانة روحان ثانية وتأبى معاناة تبي جيل باقراوندي معرفي وجيل فنو قلبان بخوت لروي زمان وصوري شعري أقابون للدنيا بيتو معاناة تبي لقل بهركات نجاب دلوردي زمانواني خيال وبزرق الدشة سپاس بۆ زمانی من دوو سەرنجم هەیە یەکێکیان ئێمە چەند شتێکەیە ئەڵێن ئەدەبی ژنان و ئەدەبی پیاوان من باوەڕم بۆ دوو شتە نییە بەڵام چنوورخان کە لە وشەی پیاوی بەکارهێنا دیارە وشەی پیاوێتی هەیە و شنێتی هەیە هەندێک جار شعرێکە خەنیتە بەزانی ژن نووسێتی هەندێک جار دەزانی پیاو نووسێتی بەڵام هەندێک جار نازانی ژن نووسێتی یان پیاو نووسێتی بۆ نمونە شعرێکی مارتا هەیە شاعرێکی بەرازیلیە حتا ئێستا وایان نەزانی پاڵۆ کۆیلۆ ئەوەی کاڵێ بە شوێنەی دەمرێ ئەوەی نەکەڕێ و نازان چی وایان زانی پاڵۆ کۆیلۆ شعری ژنە بەڵام نازانی ژنە سنوورخان من هەست دەکەم تۆ تەسلیم نەبوویتە بە ژنێتی خۆت ژن با بڵێن بوونەوەرێکی بایۆلۆجیە و یان سروشتیە ئەوە کۆمەڵە ژنێتیە داتێت و پیاوەش بینە بوونەوەرێکی کۆمەڵایەتیە نێرە بەڵام ئەوە کۆمەڵە بە پیاوێتی تۆ کە وشەی پیاوت بەکارهێناوە یعنی معنای وایە ئەڵێ منش ژنم ئەگەر تۆ پیاوێتیت هەیە منش ژنێتیم هەیە بۆیە کە ئەنجانەی دڵ دەشتێ من کاک شێخ ئەو بابەتێک کە پێشکەشی کرد نە هەڵسەنگاندنە نە ڕەخنەیە نە ڕانانە نە خوێندنەوەیە بەڵکو شیکردنەوەی شێعرەکانە شیکردنەوەی شێعرەکانە و بە عارەبی پێڵێن تەفسیری شێعرەکەیە و زۆر جوانش شیکردنەوەی بۆ کریا شێخ دەست خۆش بێت هەر بەردەوام بە زۆر سپاس
دەست خۆش بە مامۆستا زۆر سوپاس دەکەم تۆ پرسی جەندەرت و ڕۆژاند لێرە کە بەداخەوە ئیمڕۆ لایەن ئاینیەکان و مامۆستا ئاینیەکان زۆربەی خەڵکە مێشک داخراوەکان بگورن ئەوان بە شتیتر لە یەکێدەنەوە بە هۆمۆسێکشۆڵ لە یەکێدەنەوە بە لێسبیان و بە گەی و بۆ شتانە کە خۆی ئەوە نییە حتما ئێمە کە لە دایکە بین بایۆلۆجیەن جیاوازین وەزیفەکانیشمان جیاوازە ئەوەی جەنابت باست کرد ئەو دەورەیە کە کۆمەڵگە ئیدا بە ئێمە وەکو ژن و پیاو دەورەکانمان لەناو کۆمەڵگە زۆر جوان بوو دەست خۆش بوو. کات فرزان فەرموو. أبولا بخير بخيرتي مامۆستا کاکشێخ چدون خان شاهد بەڕاستی شارێکی ناسم ژیانێکی کەوەکەیاڵێکی کەوەکەیاڵ فڕێم من پرسیارم بۆ نییە بەس بۆ کاکشێخ پرسیارێک وەکو ڕەخنەگری ئەوەی ئەکادیمە خوێندومانەوەوان هەموو شاعرێک ڕەخنەگرێت يعني بقول من تشيل واني الشعر اللي سجلها أمادية دقيقة أي موسيقى ونصيقة أي موسيقى تشتري موسيقى يعني خويا بيت رحمة الله صدق مسألة ديته وأكمل وشيء جوا يشتي شيء تبدأ الناس تبدأ يو رحمة الله أو بسبب الشعر تاتن مثلا ورخني شاعرك إنك على صجن وكوي إني بيأكل إيش بيأكلوا لا تنقصن زور سپاس دەست خۆش بەس من ئەو دقیق خوێنمەوە لە بیدایە ئاماژەم پێ کرد من شاعیرەکە شاعیرەکەی خۆی خوێندەوە ڕاستەکەی لەوانەیە 10 جار بخوێنیتەوە ڕەخنەی لێ بگرێت بەڵام ئەو ڕەخنەی ئەو نەچۆتە ناو هیچ میتۆدێکەوە ڕەخنەیەکی سیاقوازیە یعنی ڕەخنەیەکی زاتیە نەچۆتە ناو میتۆدێکی زانستی ڕەخنەوە ئەوەیە دوو من لە نشینەکەمە ئاماژەم پێ کرد من کە ڕەختە لە دەقێکە گرم ئەو دەقە چەند جێنشینی من بێت چەند من تەئەسیر بن پێوەی ئەوەنە زیاتر ئەو نووسەرە لای من ئەمرێت چونکە زیندوبوونەوەی دەقەکە لەسەر مردنی نووسەرەکە بەنە لەبەرەوە من کە ئەو دەقە خوێنمەوە من علاقەم نامێنە ئیتر بەمەوە من ئیشم لەگەڵ دەقەکەیە اینجا ئەوە کە تۆڵەی من تا چ ڕادەیەک من پابەندی خوێنەوەکەی خۆیە بم من پابەندی خوێنەوەی ئەو نابم من پەیوەندی نییە بۆ من میتۆدم هەیە چاوگم هەیە با بڵێ من بە چەمکی دەق و نووسەر و خوێنەر بۆم کردووە یعنی چەمکی خوێندنەوەم بۆ کردووە کە پۆست مۆدرنە دەقەکەی ئەو چۆن تێکەڵی لایەتی کردووە بەسێتی جاهیشەکە منش تێکەڵی هینم کردووە دەق و نووسەر و خوێنەر عینە بەسێر لە جاهیشەکە دەست خۆش بێت منیش کە دەقەم نووسی کە بڵاو بۆ ئیتر من خاوەن ئەوە دەقەم مڵکی من نییە ببینی تۆ دەگەی دانا عەسکەر و عەلی شەعمەر شتێک هاتبینم ڕۆژ یەکشەم کە لە گەیشتنە هۆگ لە فستیڤاڵی خانی داوادوین موێ تەیب من بینی دوای 30 ساڵە دانیشتم وەرە بە 50 ساڵ لە دوات دەکەم لەسەر قسەیەک من لە بیرم نەماوە لە بەغدا کابین سێشەمان گۆڕێکرا لە کۆمەڵێ ڕۆشنبیری کوردی لەوێ لە پێشەوە کۆمەڵێ وەزیر و ئەم بەرپرسە کوردەکان دانیشتن عەسکەری زەبەریان و دەمانچە بەقەدیانەوە هین کۆڕێکی فاروق رافیق کۆڕێکی ئەو قوتابی بەشی فەلسەفە بوو ببیرم دێ داهیشیێنا بۆ داهیشیان قسەی کرد کچێکی کرد گوشی لەوێ هەڵسا مداخەلەی کرد باسی میتۆدەکانی کرد کە تەواو یەکێک لەو بەرپرسان ناوی نالەم وتی خوشی بەڕێزم تو باسم میتۆدەکە باس میتۆدی مارکسن نەکرد کچەی وەرا و کاتە سەریانە کە منیاندا کچەکە وتی وەڵام من ناوێرم باسی کرد وتی بۆ وەڵام نەوێرم باسی کرد ئێوتی ئەو دەمانچێ بەقەت تۆی بەقەت من شەوی باسی بەسم دەستان خۆش ئێمە وێنەگرتنە هەر لە شوێنی خۆتان دانیشن ئەگەر کامێرەمانەکان بفەرمونون